بێگومان هیچ کەسێکمان بێبەش نین کە لە نێو چێشخانەی ماڵەکانمانە بەهاراتی تێدا نەبێت بۆی ئەمڕۆ بە شێوازێکی زۆر ورد کۆمەڵک زانیاری زۆر باش بە ئێوەی ئازیز و خۆشەویست ئەبەخشین لەسەر جۆری بەهاراتەکان و گرنگی بەهاراتەکان و بوونی بەهاراتەکان لە نێو چێشخانەکانمانە تا چەندە گرنگە لەبەرەوەی تۆ هەر چێشتێک ئامادە ئەەکەی ڕەنگە تاموچێژێکی تایبەتی بەهاراتەکەی زیاتر تاموچێژی خواردنەکەت خۆشتر بکات ئەگەر جۆرێک لە بەهاراتی جیاوازی بۆ بەکاربێنیت بێگومان جۆری خواردنەکانیش ئەگۆڕێت لە خواردنێکەوە بۆ خواردنێکی تر کە چ جۆرە بەهاراتێکی بۆ بەکاربێنیت یاخود ئێستا جۆرێک لە گیای بەهارش ئەتوانی بەکاربێنیت بۆ نێو خواردنەکانمان بۆی لە ڕێگەی ئەو میوانی کە بانگشتی سۆدیۆمان کردووە بە شێوازێکی زۆر ورد زانیاریەکانی لێوەرەگرین و ئومێد دەکەین بینەری ئەم بەشی پرۆگرامیش بن بەبزانین شێوازی بەکارهێنانی بەهاراتەکانیش تا چەندێک گرنگە بە شێوازێکی دروست بەکاربێنرێت ئەچینە لای زۆر بەڕێز کاک ئەحمەد فیردەوس کا بەڕێزەیان شارەزاییان هەیە لە بواری گژوگیادا زۆر سپاسکەم جەنابتم زۆر سپاس بەلای خی گەورە پێشەکی زۆر سپاسکەم لێوە شەڵە پێشەکی پێم خۆشە سپاسی کەناڵی کورسات بکەم کام دەرفەتیان بۆ من ڕەخساند تا بێن بە ئاشناییەوە بە نزیکیەوە ئاشنای خەڵکی بکەم بە زۆری جیاکان و سەوزایەکان و بە زۆری بەهاراتەکان زۆر سپاتی ئێوە شەکەم کە ئەم هەلەتان بۆ من ڕخساندووە زۆر سپاسی کاکردۆس شەکەم لێرەوە چای ماچەکەم سڵاو ڕێزم وێ بووی زۆر هاوکارم بووە زۆر باشە بەخێراتی کاک ئەحمەد پێش دەستپێکی پرۆگرام ئاماژەت بۆ کرد تۆ نزیکەی 24 ساڵە سەرقاڵی ئەم بوارەی چۆن بیرت کردەوە حەز و خولیاکەی خۆت بووای لێ کردی کە زیاتر بچیتە ئەم بوارەوە یان چی هانیایت کە بچیتە نێو بواری گژوگیاوە بەڵێ تاچیت خۆی حەز یان بەڵێ ویست زۆر گرنگە مەسەلەن کە یەکێ بیۆی کارێ بکەیان ئیشە بکەیان پیشەیەک بۆ خۆی بگرێ ئەڵبەتی لاوەڵەوە من حەزم لە شتی سروشتە بوو بۆ یەک چوومە بوارەوە کە ئەوەڵ بە بەهارات دەستم پێ کرد دوای چوومە ناو گژوجا و با بڵێن چۆن عالی گژوجاوە جا ئێمەش ئەمڕۆمانێت لەم هەموو ئەزمونە جوان و بە سودەی جەنابەت زیاترین کەڵک وەربگرین هەر بۆی بچنە لای بەهاراتەکان ئێستا لە چێشخانەی خاتوونەکان یان تەنانەت ئێستا پیاوەکانش دەستێ باڵایانەیە لە چێشخانە گرنگی زۆرە درێت بە بەهاراتەکان پیاوە زۆر خۆشە بۆ چێشت جا خۆی کاک ئەحمەد ئێستا کامێک لە بەهاراتەکان ئەبێت ئێمە لە خواردنەکانە زۆر گرنگی پێبن لە چێشخانەی هەمومانە بیبەری ڕەش و بیبەری سەوز و زەرد ببوو بیبەری سوور و بیبەری ڕەش و زەردەچێەوە ئەمانە هەیە کاریش کرد بە هەماشە پێما خۆشە هەر یەکەیان باسکەیت و ئەگەر بەهاراتێکی تر لەوانەیە ئەمە گرنگیمان پێ نەدابێت بەڵام پێویستەکە لەمە بە دوای گرنگی پێبێت جەنابەت باسی پێ بمان پێشش حەزەکەم باسی دوو سەوزە جا بکەم ئەو سەوزانە بێ لەوەی مەسەلەن بەر لەوەی مەسەن کەرەوز و با بڵێن و تەڕەتیزە و کەوەر و تەرخون و با بڵێن جەرجیر هەیە لە بازارە ئێستا کە زۆربەی خەڵکیێرەوە بەکارێنێ دوو سەوزی هەیە زۆر شتێکی چاکە و زۆر گرنگە و زۆر بەسوودا لەلایەنی دەرمانی و لایەنی با بڵێن بۆ خۆراکیەوە ئەوەڵیان گژنیش نەکتۆکەی با بڵێن گژنیش بە سەوزی بە فرێشی ئایا گەر بە فرێشی دەست نەکەوت دەتوانی مەسەلەن بە وشکی ئەو تۆیە کە جەنابەت هێناوتە بەڵێ جان ئەو تۆ خۆیەتی ئێمە باسی لەواکەن کە تۆکە ئێستاکە زۆرە لە بازار بەڵام گژنیش بەتەڕی نەختێ با بڵێن لە هەرێمی کوردستانە زۆر بەکەمی بەکاریە کە بینەرانمان ئەیبنن لە تەنیشتی مێخەکەەوە بەڵێ گژنیش بەتەڕی جیاوازیەکی خۆی هەیە با بڵێن کانزایەکی باشی تایە وەکو کالسیۆم مەگنیسیۆم با بڵێن فسفۆر هەروە بێتەوە چەند ڤیتامینێکی زۆر باشتایە ڤیتامین A B C لەگەڵ ڤیتامین کەیە ئەمەش کە یاریدەرە دژە ئەکسیدێکی زۆر باشی تایە تەمان بۆ وەرگری لەش هەروە بێتەوە تەنزیمی یعنی ڕێخستنی زەخت و شەکراکە بە فرێشی ڕێخستنی زەخت و شەکراکە یعنی کەسانێکە ئەم نەخۆشیانەیە ڕاستەوخۆ بە فرێشی بەکاریمەن لەسەر سوفرایانە ئامادە بێ ینی دەبێت لەسەر چۆڵی شەرتە لەسەر سوفرایە هەبێ کاتێک کەلانە بەسەر خواردنەکەیانە نا بە فرێشی خوا و کەرەوز با بڵین
کاتێکە سەوزەیە بە سەوزی ئەگەر بەجێ خواردنەکانە بخورێت بەڵێ ئەگەر بە سەوزی دەستکەوێت ئەگەرش دەست نەکەوێت خۆی توانێت بیڕوێنێت زۆر هاسان و زۆر بە سەریعیش دەرەچێت توانێت بخۆی لە ئینزانیان لە ماڵەوە لە باخچەیە بیڕوێنێ گەڵاکانی لە معدەنووسەچەوە تقریبا لە بینی معدەنووس و کەرە و زایە نەختێ گەڵایکی ناسکە و ڕەنجێکی مەسەلەن کراوەیشی هەیە زیاد تۆخریە زۆر مهمە تەمان گوتمان بۆ زەخت و بۆ شەکرا بۆ ئەوانی کە پەستی خوێنیان هەیە کەوانی شەکریان هەیە تەنزیمی هەردووشیانەکە ڕێچێخە ئینجا هەروە بێتەوە ڕیشاڵێکی زۆری تایە بۆ کۆڵۆن و قەبزی و غازات و هەروە بێتەوە بۆ سکێشە و بۆ مەعیدە ئێشە زۆر بە سوودە چۆن بیکەنە خواردنەوە لە خواردنە ئێستا تو مەسەن ئەو دەنگەکەی بیهڕنەوە تێکەڵی مەسەن هەر چێشتێکیان کرد کەوچکە چای چێتوانی تێ بکەن بۆ مەسەن شلێ سوپە شۆربایە مریشکە یان با بڵێن هەرچی زۆرە خواردنێگە زەڵاتەیە مقەبیلاتە توانێت کەوچکە چای بە هەڕاوی تێبکەن ئەگەر بە فرێشی شەبێ دایرێنی خۆنەک و سەوزەکانی کە کەواتە کاک ئەحمەد زیادە ڕەویش نەکرێت لە بەکارهێنانی بۆنی و چێشتەکان ئەبێت کەوچکە چایەک بەعکسەوە گژنیش زۆر بێ کێشەی نییە هیچ کێشەیەکی نییە زۆر بە سوودیشەوە زۆر باش ئایا بۆ تام خۆشکردنی چێژوی ئایا بۆ دەرمان بێ زۆر باشە اینجا ئەبینین لە لای دەرچینیەکەەوە پێش پرۆگرام باست کرد گەڵای شملی هەیە دوو گەڵای شملیە بۆمان باست کە ئەمە چۆنچۆنی بەکاربێنرێت خاتوونەکان ئەو کەسانی کە لە نێو چێشخانەکانە شێفن چۆن سوودی لێ وەرگرن بۆ نێو خواردنەکانیان چۆنچۆنی بەکاربێنرێت گەڵای شملی شەروایە ساکە تاچیدی لەسەراگەین گەڵای شملی نەک شملی بەدەنچی چونکە شملی بەدەنچی زۆر تاڵە ئللا لە دەرمانە بەکارێ بەڵام گەڵاکەی نا گەڵاکەی جیاوازدا تام و بۆنێکی خاصی خۆی هەیە هەروە بێتەوە ڕێژەی تاڵی هەیە بەڵام زۆر کەم بەکارهێنانی شملی ئەتوانێت بۆ باڵێن سوپەکانش بەکارێ ئەتوانێت هەنێت چێشتی خاصی مەسەن چێشتی فاسۆلیای سوود چێشتی سپێناخ شلەی سپێناخ یان بکرێتە فاسۆلیای سپێوە ئایا توانی مەسەلەن بیکاتە ناو زەڵاتەوە یان بیکاتە ناو ترشات وشتی وایە بۆ تامخۆشی و بۆ سوودیشی باشە لەگەڵ ئەو چێشتانەیە کە بۆن منە گەڵای شملی بەکاربێت یاخود ئەم جۆرە بەهاراتانەی ترکە هێناوتە چۆنی کە خواردنەکە ئامادە بوو لە چ کاتێکا زیاتر بەکاربێن کە یەک نقطەیەک زۆر هینە خەڵکیێکی زۆر کە چێشت لێنەیە ئەچێت چێکە کە مەسەن با بڵێن بریشکەکەی کردە ناو مەنزەڵەکە و ئاوی تێکرد و فەوری بەهاراتەکەی تێکە دا دوای سێ چارەژگەیان سەعاتیکە هەر ئەقڵێکە و تام شتی نامێنێ دوای بێلەوەی کە تامێن سوودەکانی شێڕوا وا چاکە کە مەسەن چێشت لێنرا لە ئاخیر دەدەقەیە بەسەن پێویستی بە ئاڵاتی ڕەشی کرد بە هاڕایی بکاتە سەری بەسەن پێویستی بە گژنیژان کەبابەیان زیرە ئینجا ئیزافیکە ئینجا بکاتە سەر ئەو خواردە چکە تۆ خلال سێ چارەک 45 دقیقە تا بۆ سەعاتی شتێک کە کوڵا خەڵبەت تامی نامێنێ بۆیە سێرەکە هەڵێ وەڵام بریشکەکار بۆنی ساردیە تەمان بێگومان بۆنی ساردیە لەبەر تۆ بەهاراتەکە زۆر زوو تێ کردووە تۆ ئاخیرادانی ئێستا بۆ نمونە مەسەن سوپێکی با بڵێن شۆربایەکی نیسکدانیە نیسکێنە ئاڵاتی ڕەش بکە سەری بزانێت تام شتی چۆن جیاوازە تامێکی زۆر خۆشەدا کەواتە بە وتەکانی بەڕێزت خواردنەکان بە باشی بکڵێنرێت یان تا ماوەیەکی زۆر لەسەر ئاگر بمێنێتەوە دوجار بەهاراتەکان بەکاربێنێتەکەی و تامەکەی و ڕەنگەکەی و مشتی تامێنێ ئەمە بۆ زەردەچێەوە ئەمانە شەرنیە لە هەموو بەهاراتێکە باش کاتێ با یەک بە یەک ئەم جارە پیاوێن دوای ئەو دوو سۆزەی کە جەنابەت باسە کرد لە هێلەوە دەست پێ بکەن هێل چۆن بەکارهێنرێت هێل عادەتەن خۆی زۆربەی بۆ هەویرکاری و شیرنی و ئەم شتانە زیاد بەکارێ ئەیە پێخۆشە مەسەلەن بەهاڕاوی هەیشە پێخۆشە مەسەلەن ئاوا بە دەنچیق بەقلیی کاتە نایەوە هێل لە هەموو کە هاڕا بۆ هەموو چێشتێک ئەتوانی نوچی کەوتکە چای بکەیتە سەریەوە بیروێنیت ئەویش بیکەی بە تۆز یان بیکەی بە پۆدر بەڵێ بیکەی بە پۆدر بیکەی بە تۆز ئینجا بیکەیتە سەریە باش نییە خاستم مەسەن بۆ مەسایلی هەویرکاری و شیرنی و با بڵێن بۆ سەر مەحەلەبی و بۆ شتانە چاشکە بەدنکەوە هەر زۆر خۆشە بەڵێ زۆر خۆشە بۆ ئەکرێتە چاوە بەڵام لە چاز با کەمتر بێ لەگەڵ دارچینەکە زیاد لە حەدی خۆی زیاتر نەبێت چکە تامی چاکە نامێنێ هەموو تامی حێلەکایە ئەمە بۆ چی باشە حێل گەرمی هەیە بەڵام لەگەڵ ئەمە چیتری بەڵێ خۆی حێل بۆ مێشک زۆر باشە
بەڵێ بۆ زاکیرە باشە بۆ مەعدە زۆر زۆر باشە بەڵێ بۆ باشە بەڵام زیادە ڕەوی لە هێلا نابێ بکرێ چکە کە زۆری خوارد نەختی دڵخاوە کاتەوە بەڵێ وا باشە بە ڕێژەیەکی کەم بەکاربێن ڕەنگە زۆر کار کاک ئەحمەد ئەبینێت لە ناو چاشە کە تۆ کۆمەڵێک گژوگیا تێکەڵەکێک کە ئێستا زۆرێک لە گژوگیاکانیش بۆ نێو چا تام و لەزەتێکی خۆشی هەیە بەدەر لە تۆی کە تۆ دارچینی و هێل بەکارێنی بەڵام زۆر کات هێلیش کە زیاد لە پێویست بەکارت هێنا ئەمە واد لێکە ڕەنگە تامەکە یەکسەر ئەگۆڕێ جاری وایە کە لە سێ دەنێک زیاتر بێت هەسەکی تامی چایەکە زۆر زۆر کاریگەری و گۆڕانکاری بەسەر تامی چایەکە ئەخە هەر بۆی کاک ئەحمەد ئاماژەی بکویت ڕێژەیەکی زۆر کەم بێت شێڵێن هێلەکە ئەگەر بکرێ بە دوو پارچەوە جوانتر تام ئەیاتەوە لە ناو خواردنەکەیان لە ناو چایەکەی ئەوە ئەفوکە تا ئەگەر بتەوێت تامێکی خۆش بە دەبێت هێل و دارچینەکە لە تلتکەیت یان هێلەکە بکوتی تێکەڵی چاوشکەکەی کە کردە نامەسەلە ماڵی لە سەڵێکە یان لە شوشەیەکە بۆنێکی زیاتر ئەو چا بۆنێکی زیاتر و تامیکی زیاتر وەرەگرێ لەوە باشترە کە مەسەلەن کە کاتێکە لێنێت چەندەنچیەکە لە ناو چاکە ئەقڵێ لەگەڵەیە ئەنجا بایسە بینە سەر مێخەک مێخەک ئەبینرێت هەر لە کۆنەوە لە دێ زەمانەوە زۆر باسی لێواکرێت چنێک سووری تەندروستی باشەیە چنێک بۆ نێو خواردن و تام و چێژێکی خۆشیە بۆ ئەوەی کە بۆن وونە بۆن و بەرامێکی خۆشی بەڵێ مێخەک حەلی نییە زۆر کۆنا شتێکی زۆر بەسوودە یعنی ئەگەر باسکرێت دەوێت دو سەعاتدانیشی ئێستا باسی مێخەکەیت جا بە کورتی مێخەک لە هەموو چێشتێکە لە هەموو خواردنێکە تقریبا زۆر بەکار نایە بۆ نمونە مەسەڵەن توانای لە بریانیا بەکاری بێنی لە پراغا بەکاری بێنی لە مەسەڵەن لە هەمبەرگەر و لە باسترمە و لە شتانەیە زیاد بەکاری بێنی لە چێشتەکانی کە مەسەڵەن بەڵێن مریشک و سوپ و شۆربا و هەنێ چێشتەیە مەسەڵەن پەیوەندی بە هینی هەیە بەهاراتی زەردەوەی نابێ مێخەک شتێکە چکە مێخەک نەختێ تامی زەقە ینی دەرەکەوێ بەڵام بەخوا بۆ ناو چاش خۆشە بۆ ناو چا خۆشە بەڵام چەند دەنگێک باشترین شێوە بۆ مێخەک ئەوەیە حەوت دەنێک بکەیتە ناو پیاڵەیەکی ئاوی گەرمەوە شەو داینەی بەیانی هەستای لە خەو بڕێکی کەمی ئەوەڵ غەرغەڕەی پێ بکەی فڕێی دوایی بڕەکەی کەشی بیخۆیتەوە حەوت دەنێک زیاتر نا باشە دا بۆ مێشک بێ بۆ زەخت بێ بۆ شەکرە بێ بۆ دڵ بێ بۆ هەر هەمووی زۆر باشە بۆ ناوسک بۆری خۆڵە دا باسێکی زۆرەوە خۆی ئەماندی خانتونەکان لە کۆنا کاک ئەحمەد زۆر جاردنکێکیان نەخستەنەوە دەمیانەوە لە جیاتی بنێش بەردامی ئەیانجووی کەمە بە هەم سوودی هەبوو هەم بۆنی ناودەمیشان تاچیت فعلەن وایە کە تۆ ئەو دەنکە لە مەسەلەن با بڵین مێخەکە و کە کرد لە دەمتا با بڵین سوورە دەیت و دوای لە ئاخیرا دایەکرێژی و قوتەیە هەرچی تیاباتی ئامە با بڵین قورگ و ئەو شتانە هەیە نییە هەر هەمووی بۆ داگرێتە خۆیان لەگەڵ خۆیان زۆر کات هاوکات لەگەڵ قسەی بەڕێسا و لەگەڵ پرسیارەکەی هاوکارم سەحەریشە ئەوانی کە ئازاری دانیشیان هەبووە زۆر کات دەنگێک مێخەکیان کردوتە سەر ددانەکە و وەکو ئازارشکێن کاتیەکی زۆر فعالە با بڵین وایە باسی تۆی گشتنیژت کرد ئێستا بە پشنەلای زەردەچێەوە بەڵێ سەبارەت بە گشتنیژەکە یەک نقطەیەک شەیە لە جیهانە یەکەم سەوزە کە بە دەرەجەی یەک بەکاریە گشتنیژە بە فرێشی لە هەر هەموو جیهانە کە باسی شت کە ڕواندنی ئاسانە بەڵێ ڕوانیشی زۆر هاسانە ماوەی باڵین 1000 ساڵ پێش زاینیشە ئەو گژیژە بەگەڵای بە فرێشی بەکاریە کاتە یەخوا لە لای خۆشمان گرنگی پێ بدرێت کە باش پێدرێەوە بە پێویستە ینی زەرورە بۆ خواردنی زەرورە زۆر ینی کشاورزەکانی ئێرە زۆر سێرە کە نایڕوێن و دایناگرنە بازار کاتە هیمامانە جوتیارەکان ئەم وتەی جەنابەت گویان لێ بە ئەم جارە گرنگی بە لەگەڵ شملیە شملیش بینە سەر زەردەچێوە زۆر جار ئەوترێت بەداخۆ ئێستا زەردەچێوە تۆزە غەشی تیا ئەکرێت ڕاستە مەسەلەی زەردەچەوە لەو بڕوانی بەغەشی تیا بکرێ بەڵام زۆری زەردەچەوە کە فەرقی هەیە زەردەچەوەی مەسەلە ئێستاکە سین هەیە زەردەچەوەی تایلەند هەیە زەردەچەوەی هندستان هەیە هەرە باشەکەی زەردەچەوەی هندستانە ئەمە لە چ ڕێکۆ جیاوازیان هەیە جیاوازێکە مەسەلەن ئێستاکە لە وڵاتی خۆمان با بڵین جاتری وڵاتی خۆمان فەرقی لەگەڵ جاتری تورکیا و سووریا و ئێرانە هەیە بۆ خاچی ئێمە بە زۆرێکە ئەو جاتری خۆمان تون و تیژێکی تایبەتیە بۆنیی تایبەتیە هەروە زەردەچەوەش لە هندستان بۆ بۆنی هندستان با بڵین خاچی خۆی ینی بەو شتە هین گونجاوە بۆیە زەردەچەوە هندستان لە هەموو چاکترە بەچی بزانەمە هی هندستانە ئەو دوکانداری کە شتەکە ئەفرۆشی هەڵبەت
ئەتوانی لەو بینی کە جنا فەرقێکی زۆری پێ ناگێت بەڵام زەردەچەوی هندی فرێشە ئەفوکە ئەتوانی بەدەست بیشکێنی زەردەچەوەکانی کە زۆر قایم و ڕقە ناتوانانی بشکێنی ئیلا بەسەن بە دەستکاون و دوای بکێتە خەڵاتەوە ئەفوکە کە زەردەچەوە فرێشەکە کە ئاواشکانە ناوەکەی داوێکی سووری بابڵێ قاوایەکی تۆخی هەیە ئەو بەوە بزانە هەندیە ڕوەکەکەی پێش ئەوەی بیهاڕن بەڵێ ئێستا عفو زەردەچەوەکە هەمووی زەردە بەڵام کە کردە دوولەتەوە ناوێکی قاوایی تۆخ ئەوە زەردەچەوەی هندیە ئەوەی کە هەشتا لە نێو ئەو گوزەرە تایبەتانی کە ئەم بەهاراتانە گرنگی پێیان هەم من خۆم بینیمە ینی بۆ چەندین پرۆگرامم لەگەڵا کردوون لەبەر چای خۆتە بە مەکینەی تایبەت ئەیهاڕن و ئەوە پێم وا بێت سروشتیتر و تام و لەزەت و چێژێکی تایبەتی ئەوە گەوی کە تۆ زیاتر ئامادەکراو بێت چونکەوە یەکسەر بە سروشتی خۆی بەردەست لە دێر زمانەوە خەڵکی عادەتەن کە ئەم شتانە ئەکڕێ بەهاڕاوی نەبوو دەستکاوەنی هەبوو لە ماڵەوە دانش بە دەستکاوەن جوان بۆ خۆی بەسەن کەوچکێکی چێشتی بابڵێن زیرە یان باڵێن کەبابە یان ئاڵاتی ڕەش بە دەستکاوەن ئەی کوتی جوان تاموبۆنێکی خاصی خۆشی هەیە دوایی کەمیەکی زۆر کەمی ئاهاری بەشی مەسەلەن هەفتەیەکی بکە ئەوە نییە تو 250 گرامە سەنیدانی سێماک لە ماڵەوە تاموبۆنی نامێنێ بەهارات یەک مانگ بەسەرەوە تاموبۆنی ڕوا لە سەر دیوان ڕوا جابا بینە سەر دارچینی کاگەحمەد بۆی فریای ئەو بەهاراتانی تریش بکەین ئاماژەی پێ بکەین دارچینی شەروەها خۆشە بۆ بریانی لە بریانیان خۆشە بە هاڕاوی بۆ ناو مەحەلەبی هەروە بۆ زۆر خەڵکی حەزی لێ بیکاتە چاوە هەروە بۆ التیاباتی باڵێ سینگ و کۆکە و شتانە لە سەرمایە زۆر بەکارێ لەگەڵ زەنجەفیلە هەوشانی زەنجەفیل بەکارێنن زۆر بە سوودا ینی گەرمایەکە بەخشێ بەلەشە بۆیە دارچینیش زەرورە بەڵام لە چێشتا کەمتر ئەمەسم بەس فقط لە بریانیە زیاتر خەڵکی حەزیرێتی ئەجا بۆ شتیکە زیاد بەکار نایە هەندێک لە شلەکانیش لەوانەیە خراپ نەبێت تامەکەی تێ بکرێت ئەموو کەسێ بەدڵی نییە حەزی هەیە ڕێپەی سەلیقەی کەسەکانە اینجا باسی ئەوە کرد بۆ کۆکە باشە لەگەڵ زەنجەبیل سەرەتای بەرنامە من و تەرزە باسیەوەمان کرد چاکەی دروست بکەیت بەتایبەت ئەگەر دارچینەکە هەر بە ئەم شێوەیە تۆ بیکێتە ناقۆریەکە و کۆڵێک بابی خۆی وا باشترە دایمە عادەتەن دارچین با گەڵاکەی دارەکەی تەنگ بێ زۆر ئەستور نەبێت چونکە داری تەنکی دارچین زۆر باشە لەوەی کە لە ئەسوورەکە بێ بۆیە ئەمە کەمتر ئەکڵێ زووتر تاموچی هینەداتونیەیە باشە وا باشە زەنجەفیلەکەی لەگەڵان قڵێنی دارچینەکە بە تەنها بقڵێنی دوای زەنجەفیلی پۆدر یەک تۆزقاڵی بکەیتە سەری و بیخۆیتەوە باشە لە دوای دارچینەکەەوە لە لای منەوە دیار نییە جەناب گەڵای شمڵێکە بوو کە باسمان لەسەری کرد گەڵای شمڵێکە ئاڵاتی ڕەش هەروەکو معلومە لای جەنابتان شتێکی زۆر و قەدیمە خەڵکێکی زۆر بەکارێنیە زۆر خۆشە لە هەموو چێشتێکە بەڵام وەکو پێتم بە هاڕاوی نەکردرێ باشە دایمە هەوڵ بن خۆتا ینی دەنجی شێوەیە بیکڕن و بیهاڕەوە لە ماڵەوە لەوە باشتر کە بەهاڕایی بیسنی و تاموبۆنی ئێستا مانگی ڕەمەزانە ئەم جۆرە لە بەهاراتانە ئایا پێویستەکە زیاتر گرنگی پێبێن بۆ ژەمە خواردنەکان یان بە پێچەوانەوێت خۆی بەهارات لە هەموو کاتێکا خۆشە چکە چێ شتێکە بەهاراتیانە بوو تامینیە باشە ینی هیچ کێشەیەکی نیاگە لە ڕەمەزانە زیاتر بیان لە کاتێکە زیاتر بێت لە هەموو کاتێکا خۆشە ئەم پرسیارم لە بەڕێزت کرد چون من بابەتێک بە چاوم و باسیەوەیە کە چون ئێمە لە کاتی بەربانگشکانن بە پێی نەریتی لای خۆمان ئەڵبەتە زۆرێک لە خواردنانە ئەی خۆین قەڵەومانەکاتەوە هەر بۆی وتبووی کۆمەڵێک لە بەهاراتەکانەکو دارچین ئاڵەتی ڕەش بیبەری سوور ئەمانە زیاتر بکێتە چێشتەوە وا کات کێشت سەر نەکات تاچیت بزات مەسەلەن با بڵین ئاڵاتی ڕەش با بڵین زیرە ئەمانە زۆر زەرورم بۆ کە کردە چێشتەوە تۆ یەک ئاوسانی سکێ نابێ غازاتە نابێ ئەو خواردنە زۆر حەلە بێ هەزمیاتی سەریعە بێ ئاڵاتی ڕەشەکەم یاریدەرە بۆەوەی کە مەسەلەن با بڵین توشتی دڵە کەسی ئەو شتانە نەکا ڕاستە کە خواردنەکە خۆن اینجا زۆر کاتیش هەیە هەر پەیوەستیەکەینەوە با مانگی پیرۆزی ڕەمەزانەوە زۆرێک لە بەهاراتەکانیش ئاوکێشە ئەبێت تۆ ڕێژەیەکی کەم بخیتە ناو چێشتەکانەوە بۆی لە تاوی ڕۆژەکە تینوێتی یعنینەش ینی وابێت بە درێژایی ڕۆژەکە بتوانیت تعامل بکە یاخۆت ئەو خواردنی کە خواردوتە بەهاراتێکی زۆرت تێ کردووە و ڕێژی تونیەکەی زۆر بووە کاریگەری نەکاتە سەر تاوی جەستە بەڵێ قسەکەی جەناب زۆر جێی خۆی هات بەهارات ئێمە لە ئێستاکەیە مەسەلەن لە خواردنی دوای نان خواردنە ئەو خواردنە زۆرە کە ئاخوردرێ کە بەهاراتی تێیە وا باشە یەک دەنگ خورما لە دوای
دوای کە خواردنەکەی خواردێکدەن خۆما بخوا یان 6 دەنگ ڕازیانە باش نییە ئەگەر بتوانێت یەک تۆزێ هەنجون بکاتە سەری یان ئەگەر بتوانێت شکری نەبات بیهارە بیکاتە سەری لە دوای ناخوارد نابیخوا یعنی ڕازیانەکە بە هەنوینەوە بخوات بەڵێ بەڵێ تۆزقاڵیان جیم کاتە سەر ڕازیانەکە و ئەمە بۆچی ئەبێت ئەمە کە لە دوای خواردنێکی زۆرە خوا کە مەسەلەن با بڵێن زەختێکی زۆری لە مەعیدە کردو و ڕۆژێ 14 سەعات ڕۆژوو بوو و برسێتی و ئەموو خواردنە تێکەڵاکە ئەو ڕازیانەیە ڕێک لە مەعیدەیە لەسەر چیە ئیشەکە یەک ئەو خواردن ینی هەزمێکی سەریعترە بێ دوو تووشی ترشاڵکی مەعیدە تووشی حموزە نابێ هەروە بێتەوە مەعیدەی فێن کاتەوە هەروە بێتەوە با بڵێن تووشی غازات نابێ هەرسی سەریعترە بێ زۆر کاتیشەیە ئێستا ئێمە ئەوەی کە زۆر دیارە لە ناو خواردن یاپراغا ئەڵێ با زۆر تون بێت بەهاراتێکی زۆری تیابێت ئەمەش بۆ خاتونەکەمان زۆر گرنگە کە ئەو خواردن کە ئامادە کرد ڕێژێکی کەمتری تا بەکاربێنن بۆی لە تای ڕۆژەکە لەم مانگە پیرۆزە بتوانن تای ڕۆژەکان بە باشی بەڕێبکەن خۆی تونی لە یاپراغا خۆشە زۆر خۆشە تاموچێکی زۆر خۆشیە بەڵام بۆ مانگی ڕەمەزان تۆزێک ڕەنگە تینوایەتی نەشێت لێرە نقطەیەکێت تیژێکی کێشەی نەبێ بە بەهاراتێکی کەمتری تێکە سوێری کەمتر بێ خوێ هەڵ نەبن خوێ تێکەن و لەیمون دووزی تێکەن وەسیان سماقی تێکەن ئەوەیە زۆر تونی دەکات بەهاراتەکە کێشەی نابێ لەوەیە چیتر ماوە لە بەهاراتەکان کە باسی کێ بە کورد کەبابە شەرۆکۆ معلومە لای جەنابتان بەهاراتێکی زۆر کۆنا زۆر قەدیمە بەزات یعنی سین هندستان با بڵێن تایلند ئەو دەوڵەتانە زۆر بەکارێنن زۆر خۆشە لە هەموو خواردنەکە لە خواردنی بریانی لە خواردنی با بڵێن یاپراغ و باسترمە و هەمبەرگەر و بۆ هەنێ خواردنی مەسەلەن وەکو پاستا و ئەو شتانە بەکارێ زۆر بەلەزەتێکا و تامێچوونەکەیکی خاصی خۆی هەیە دوای ئەوە کۆتاییەکە زیرە بوو زیرەش هەل لە با بڵێن بەهاراتە کۆنەکانە کە زۆر خەڵکی بەکارێنێ خاستە لە کوردستانی خۆشمان زۆر خەڵکی حەزی لێتی و زۆر بە سوودیشە و باشە دایمەن لە دوای خواردن ئەگەر زیرەشی نەکردە ناو چێشتەکەەوە و باشە نیکۆچکچا بکاتە ناو نی پەرداخ ئاوە لەگەڵ لە تێکی لیمۆیە بیگوشێتە سەری و تێکی دا بیخواتەوە زۆر باشە ئەوە زۆر بە سوودە باشە تاثیراتی مەعیدە کەمەکاتەوە لەسەر لەبەر کەمی کات زۆر بە کورتی پێمان بڵێ ئەم پرسیارە زۆر گرنگە بەهاراتەکان لە چیا زیاتر هەڵبگیرێت پێم وا بێت لە نێو شوشەیە هەڵبگیرێت زۆر کاریگەری هەیە لەبەر هەتاویش نەبێت بۆی بۆ ڕوونکردنەوەیەکی زۆر باش بۆ تەمارەت وەکو پێتم ئەگەر بەقلی بێ بە دەنچی بێ نهاڕابێ هیچ کێشەیەکی نییە لە شوشەیە هەڵێگرێ هیچ کێشەیەکی نییە حتا ئەگەر شوشەش نەبێت لە لایلۆنی شابێ کێشەیەکی نییە لە چسەیە بێ بەڵام کە هاڕات دەبێت لە شوشەیە بێ سەرقەپاقی خۆیە بێ لە شوشەیە بێ شوێنێکی فێنێکی شێوێ هەنێ بەهاراتەیە ئەگەر شوێنەکەی با بڵێن گەرم بوو خۆی بۆ خۆی تێکەچێک کرمەڵێنێ یان پەپولە لێیان لەو شتانە زۆر سپاس دەکەین سپاس بۆ ئەو زانیاریە سپاسانەکەم منتان بە میوانی بەرنامەدانا و سپاسانەکەم ژمارە بەهاراتەکان زۆرە بەڵام لەبەر مەجای بەرنامەکە بۆیە کە بتوانین زیاترین زانیاری پێشکەشیە بکەین لەم بەشە ئەم زانیارگانە لەسەر ئەم کۆمەڵە بەهاراتە بشەڵات لە دەرفەتی ترا لەسەر ئەوانەی جەنابتانەکەم زۆر مەمنونی زۆر مەمنونە بەرنامە جوانیەوە شەکەم بەخێراتی دووبارە